باڵیۆزی ئەمریکا لە عێراق ڕایگەیاند عێراق و ئەفغانستان دوو بارودۆخی جیاوازیان هەیە و بەراورد ناکرێن بە یەکتر. بەهۆی بۆردومانی تورکیاوە دوو گەشتیاری عەرەب لە بادینان گیانیان لەدەستدا. بەرپرسی لقی بەغدای پارتی ڕایگەیاند پۆستی سەرۆکۆمار پشکی کووردە بەڵام بۆ حیزبێکی دیاریکراو نییە. سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. بەیانی ئەمڕۆ تەرمی دوو گەشتیاری عەرەب لە ناحیەی باتیفا دۆزراوەتەوە کە ڕۆژی هەینی ڕابردوو بەهۆی بۆردومانی تورکیاوە کوژراون. پەیامنێری شارپرس لە بادینان ڕایگەیاند بەیانی ئەمڕۆ تەرمی دوو گەشتیاری عەرەب لە ناحیەی باتیفا دۆزراوەتەوە کە ڕۆژی هەینی ڕابردوو بەهۆی بۆردومانی تورکیاوە کوژراون. ئاماژەی بۆ ئەوەش کرد ئەو دوو گەشتیارە خەڵکی مووسڵن و بۆ مەبەستی گەشتیاری چوونەتە سنووری گوندی بانکی لە سنووری شارۆچکەی باتیفا. ئاماژە بۆ ئەوەش کراوە دوو گەشتیارەکە دوور کەوتونەتەوە لە شوێنە گەشتاریەکە و چوونەتە سنووری بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان لەو کاتەدا بەهۆی بۆردومانی فڕۆکەکانی تورکیاوە کوژراون. پەیامنێری شارپرێز وتیشی ئەمڕۆ یەکشەمە لە ئەنجامی گەڕان و بە دوواداچوونی هێزە ئەمنیەکانی زاخۆ و کە سوکاری ئەو دوو گەشتیارەوە تەرمی گەشتیارەکان دۆزراونەتەوە. ساڵانە بەهۆی بۆردومانەکانی سوپای تورکیاوە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دەیان هاوڵاتی مەدەنی دەبنە قوربانی و گیان لەدەست دەدەن. قایمقامی شنگال ڕایگەیاند هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردووی سەر شنگال بە هاوکاری پارتی بووە. فەهد حامید قایمقامی شنگال بە ئاژانسی هەواڵی عێراقی وتووە ئەو هێرشانەی فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کرایە سەر چەند ئامانجێکی ناوچەکەیان بە هاوکاری و زانیاری پێدانی پارتی بووە. بە وتەی حامید ئەو زانیاریانەی پارتی سەبارەت بە جێگای سەرکردەکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان و ئامانجەکانی تر لە ناوچەی شنگال بە تورکیای داوە زۆر ورد بووە بۆیە لە کاتی بە ئامانجگرتنیان لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە توانراوە شەهید بکرێن. ڕۆژی دووشەمە و سێشەمەی ڕابردوو لە دوو هێرشی جیاوازدا فڕۆکەکانی تورکیا بۆردومانی ئۆتۆمبیلێک و نەخۆشخانەیەکیان لە سنووری شنگال کردو بەهۆیەوە دە کەس گیانیان لەدەستدا. بەرپرسی لقی بەغدای پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند پۆستی سەرۆک کۆمار پشکی کووردە بەڵام بۆ حیزبێکی دیاریکراو نییە. شوان محەممەد بەرپرسی لقی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بە میدیای عێراقی ڕاگەیاندووە هیچ پۆستێک لە عێراق بۆ لایەنێکی دیاریکراودا نەنراوە. بۆ پۆستی سەرۆک کۆماریش هەمان بابەتە. بە وتەی بەرپرسی لقی پارتی لە بەغدا وەک چۆن سەرۆکایەتی کۆمار پشکی کووردە، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پشکی شیعە و سەرۆکایەتی پەرلەمانیش پشکی سوننەیە، بەڵام سەرۆکایەتی کۆمار بۆ یەک لایەنی سیاسی کوردی یەکلا نەبووەتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئاراستەی گفتوگۆکان دیاری دەکات کە ئەو پۆستە لە دوای هەڵبژاردن بۆ کام لایەن دەبێت. ماوەیەکە پارتی دیموکراتی کوردستان هەوڵەکانی لە پشتی پەردەوە و دوور لە چاوی میدیاکان دەست پێ کردووە بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆمار کە ساڵانێکە بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە. لە ڕابردووشدا چەند میدیایەک باسییان لە ڕێکەوتنی پارتی و ڕەوتی سەدر کردووە لەسەر پۆستی سەرۆک کۆمار کە بۆ پارتی بێت. باڵیۆزی ئەمریکا لە عێراق ڕایگەیاند عێراق و ئەفغانستان دوو بارودۆخی جیاوازیان هەیە و بەراورد ناکرێن بە یەکتر. ماسیۆ تولەر باڵیۆزی ئەمریکا لە عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی حەدەسی عەرەبی ڕایگەیاند بەشداریکردنی عێراقیەکان لە هەڵبژاردن گرنگە و پێویستە گەلی عێراق بایکۆتی هەڵبژاردن نەکات، چونکە ئەگەر پرۆسەی سیاسی لە عێراق هەڵوەشێتەوە و وڵاتەکە بەرەو دووڕیانێکی مەترسیدار دەڕوات. سەبارەت بە دۆخی ئەفغانستان بەراوردکردنی بە عێراق باڵیۆزی ئەمریکا لە بەغدا جەختی کردەوە کە دۆخی ئەو دوو وڵاتە بەراورد ناکرێن بە یەکتر و عێراق وڵاتێکی گرنگە لە ناوچەکە و ئەمریکاش لەو گرنگیە تێگەیشتووە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەرکەکانی ئەمریکا لە عێراق و ئەفغانستان جیاوازە، بەڵام لە دۆسیەی گەندەڵی لە عێراقدا نیگەران و پێویستە ئەو دیاردەیە بنە بڕ بکرێت. لە دوای کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان لەسەر ئاستی شەقامی عێراقی ترسی کشانەوەی ئەمریکا لە عێراق زیاتر بوو و بەشێک لە چاودێرانی سیاسیش کشانەوەی ئەمریکا بە مەترسیەکی گەورە دەزانن. سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا دەکرێت و دواناخرێت. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند حکوومەت پابندە بە تەواوکردنی سەرجەم ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنەکانی تشرینی یەکەمی ئەم ساڵ. سەرۆک وەزیران جەختیشی کردەوە کە هیچ بیانوێک نییە بۆ دواخستنی هەڵبژاردن و لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت. مستەفا کازمی ڕوونیشی کردەوە وەک حکوومەت دۆخی گونجاو لە ڕووی ئەمنی و لۆجستیەوە بۆ هەڵبژاردن دابین دەکەن بە جۆرێک دەبێت باشترین شێوازی پیادەکردنی دیموکراسی لە وڵاتدا. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە سەرکردە و بەرپرسی لایەنەکانی عێراق باسییان لەوە کردبوو بەهۆی کشانەوەی چەند لایەنێکی سیاسی هەڵبژاردنەکان بەڕێوە ناچن و دوادەخرێت بۆ ساڵی داهاتوو. خواتان لەگەڵ.